دکتۆر بابێ مەسەر ئەو پرسیارە بۆ یەکەم جار لە ڕۆژنامەی پێشکەوتن 5 چیرۆکت بڵاو کردەوە بە ناوی کاکەی جاف. باشە دەمەوێت ئەو بۆچی بە ناوی خۆت بڵاوت نەکردەوە ئەو چیرۆکانە و بە ناوی کاکەی جاف بڵاوت کردەوە لەو سەردەمەدا؟ ئەو وەختە من تەمەنم هیچ شتێکە بوو لێی بترسی کە بۆ حەفدە ساڵ بووە. نەخێر با ڕاستکۆ بووم نەیکەمە مەسەلەی وەتەنیەت و جوزان ناوەڵڵا من حەفدە ساڵ بوو. ئیتر ئەوە لە خولیام هەبوو کەوا ناوی خۆم نەنووسم منیش وەک هەر ئەم هەموو نووسەر نابینی ئەلعان ئەمە ئاگرینە ئەمە سوتاوە ئەمە برژاوە ئەمە نازانم چییە ئیتر مستەشفایەکە نووسەرەکان بۆ نووسەرەکان بۆیە من ئەو بەو ناوە نووسیم و حتا وەکو حسێن عارف یادی بەخێر کە کتێبی بیبلیۆگرافیای چیرۆکی کوردی نووسی هات لە منی پرسی وتی ئەرێ فڵانی ئەم کاکەی جافت کێیە؟ وتی وەڵام منم. وتی خۆمە تۆی لە کۆنەکانی هەرحاڵ ئیتر ئەکە زۆر تەقریبەنەوە 50 ساڵ لەمەوبەر کاتێکی زۆر بەڵێ